تورکیا لە بەردەم جەنگ و ئاشتیدا. کشانەوەی تورکیا لە عەفرین یەک لە داواکارە سەرەکیەکانی خۆپیشاندەرانی سێ ڕۆژی ڕابردووی هاوڵاتیانی ڕۆژاوای کوردستانە. عەفرین کە ساڵی 2018 لەلایەن سوپای تورکیا و گروپە چەکدارەکانی نزیکەوە کۆنتڕۆڵ کرا، با درێژای ئەو 5 ساڵە دەنگی ناڕەزایەتی دژی تورکیا بیستراوە. بەڵام ڕووداوەکەی ئێوارەی نۆرۆزی جەندرێز ناڕەزایەتیەکانی گەیاندە لووتکە. ڕووداوەکە بەم شێوەیە بوو کە بەهۆی کردنەوەی ئاگری نەورۆزەوە 5 هاوڵاتی کورد لەلایەن چەکدارانی گروپی ئەحرار شەرقیەوە کوژران. لە دوای کۆتای هاتنی چەکدارانی داعش بەرپرسانی ڕۆژاوای کوردستان، سوپای تورکیا وەک دیارترین مەترسی بۆ سەرخۆیان ناو دەبن. هەمیشە چاوەڕوانی هاتنی تورکیان لە نیوە شەوێکدا وەک ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا بانگەشەی بۆ دەکرد. سوپای تورکیا عەفرین و گرێسپی و سەرەکانی و چەند ناوچەیەکی دیکەی ڕۆژاوای کوردستانی چەندین ساڵە کۆنتڕۆڵ کردووە، هەوڵی کۆنتڕۆڵکردنی زیاتریشی داوە. دوورخستنەوەی مەترسە سنووریەکان و باڵادەستی پەکەکە دیارترین ئەو هۆکارانان کە حکوومەتەکەی ئاکەپە و مەهەپا وەک بیانووی هێرشکردنە سەر ڕۆژاوا باسی دەکەن. بەڵام ئێستا ئەو دوولایەنە دەسەڵاتدارەی تورکیا لە بەردەم هەڵبژاردنێکی یەکلایکەرەوەدان. کەمال کلیجدار ئۆغڵو ڕکابەری ئەردۆغانە کە بانگەشەی کۆتایهێنان بە هێزی تورکیا لە سووریا دەکات. کەمتر لە 2 مانگی دیکە هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی تورکیا بەڕێوە دەچێت. پەیوەست بە هەڕەشەکانی سەر ڕۆژاوا 2 ئاراستە دەبینرێت. یەکەم، ئەگەر ئاکەپە و مەهەپە سەرکەوتوو ببن و ببنەوە بە دەسەڵاتدار، هەموو هەوڵێکی ناوچەی و نێودەوڵەتی دەدان بۆ زیاتر چوونانیە و خەکی ڕۆژاوا. ئاراستەی دووەم، ئەگەر ئۆپۆزیسیۆن سەر بکەوێت، پێدەچێت هێرشەکان کۆتاییان پێبهێنرێت. وە کلیجدار ئۆغڵو بە هەدەفەی گوت تاوەکو ئاشتی هەبێت بۆچی شەڕ بکەین. هاوپەیمانی گەل کە پارتی گەلی کۆماری با سەرۆکاتی کلیجدار ئۆغڵو پێکهاتەی سەرەکیەتی وەک بانگەشەی بۆ دەکەن کارنامەیەکی جیاوازی هەیە کە یەکێک لەوانە ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی تورکیایە لەگەڵ حکوومەتی سووریادا. کلیجدار ئۆغڵو لە دوای کۆبوونەوەی لەگەڵ هاوسەرۆکانی هەدەپەدا گوتی دەیەوێت گرژی و شەڕ کەم بکاتەوە. ئەو مانگی ڕابردوو سەردانی ناوچەی ڕێحانلی دیلۆکی سەرسنووری سووریای کردو گوتی دەیانەوێت لە ماوەی 2 ساڵدا هەموو ئاوەرە سووریەکان بگەڕێنێتەوە بۆ وڵاتەکەیان. تورکیای 5 ساڵی ڕابردوو نەیتوانیوە پشتیوانی خۆی لە گروپە چەکدارە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا بشارێتەوە کە لە عەفرین، گرێسپی، سەرەکانی و ئیدلیبی سووریا جێگیر بوون. بەڵام ئەگەر سەرۆکی جەهەپا دەسەڵات بگرێتە دەست، پێشبینی بەهێز ئەوەیە کە کۆتایی بۆ پشتگیریە بهێنرێت، چونکە جەهەپا پارتێکی سۆسیال دیموکراتە و بانگەشەی عەلمانیەت دەکات. بۆیە ئەگەر ئەردۆغان شکست بهێنێت، چاوەڕوانی حکومڕانیەتی عەلمانی بۆ داهاتووی تورکیا دەکرێت و شەڕ کەم دەکرێتەوە. وەک کلیجدار ئۆغڵو بانگەشەی بۆ دەکات. هەرەوە شوای کردووە ڕۆژنامەی سەباحی نزیک لە ئاکەپا ئەمڕۆ بنووسێت کلیجدار ئۆغڵو بۆتە کاندیدی قەندیل.